الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. داوامان لذاتی پاشی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی لەم ڕۆژە مبارەکە کە ڕۆژی عاشورایە بەسەرمانەدا بارێنێ، چۆن فرعونی زاڵم فەوتا و موسى عليه السلام ڕزگار بوو لە چنگی خوای گەورە هەموو مەزلومانی دنیا و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەدەستی کافر و بێدین و زاڵمان ڕزگار کە و هەموو مەزلومەکان لە دنیا نەسرەت بدە. خۆشەویستانم، ئێمە هەموو ڕۆژانێکی دووشەم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین کە ئەم کتێبە دوو جار کورتکراوەی کتێبی ئیحیا علوم الدین ئیمامی غەزالیە لە خزمەت ئەم کتێبە نایابە ئەبین. دیارە گەیشتوێتە ڕبعی منجیات بەشی ئەخیری کتێبەکە، چۆن ئینسان بەرەو خوا ئەڕوات، چۆن ئەگاتە لای خوا جەل جەلالوه. دیارە بە کۆمەڵێ شت ئەگاتە لای ڕەب العالەمین. یەکەمین دانە باسمان کرد کە تەوبەیە، بە درێژی باسمان کرد. یەکەم خاڵی هەنگاونان بەرەو لای خوا ڕۆشتن بریتێ لە تەوبە. دوو هەمین بریتێ لە سەبر و ئارامگرتن، سەواء سەبر و ئارامگرتن لەسەر مصیبەتەکان، یا سەبر و ئارامگرتن لەسەر گوناه نەکردن، یا سەبر و ئارامگرتن لەسەر تاعەتەکان. دواتریش باسی شکرمان کرد، وتاری پێشوو باسی گەورەی شکرمان کرد و ئەومان بەیان کرد کە ئینسان شکری خوا چۆن ئەکا، ئەبێ بە دڵ شکرکە، بە زمان شکرکە، بە کردەوەکانی شکرکە. ئەمڕۆ ئەچینە خزمەت بابەتێکی تر. ئینسان ناتوانێت شکری خوا جەل جەلالوه بکە هەتاوەکو نەزانێ خوا چی پێخۆشە. ئینسان ناتوانێت شکری خوا بکات هەتاوەکو نەزانێ خوا چی پێخۆشە. ئەفەرمێ ئیمام ئەفەرمێ اعلم أن فعل الشكر وترك الكفران، بزانە کە شکرکردنی خوا و وازهێنان لە کوفرانەکردنی خوا جەل جەلالوه لا يتم إلا بمعرفة ما يحبه الله تعالى، تواو نابێ إلا ئەبێ بزانی خوا چی پێخۆشە. إذ معنى الشكر استعمال نعمه في محابه، چکە معنای شکر ئەوەیە نعمەتەکان کە خوا پێی داوی لەو شوێنە سەرفی بکەی کە خوا پێخۆشە. ومعنى الكفران نقيض ذلك، كفراني خواش چۆن ئەکرێ کە ئینسان شکری خوا نەکا، بەوە ئەکرێ نعمەتەکانی خوا لەو شوێنەدانە کە خوا پێی ناخۆشە. یا ئەوەتە هەر بەکاریان ناهێنە نعمەتەکان، یان بەکاریان ئەهێنێت لە شتێکە کە خوای گەورە پێی ناخۆش. ئەفەرمێ بۆ ئەوەی ئێمە بزانین خوا چی پێخۆشە چی پێ ناخۆشە، دوو شت هەیە، دوو ڕێگا هەیە، بەم دوانە ئێمە بۆمان دەرئەکەوێ. ڕێگای یەکەمیان بریتیە لە سەمع، ئاەتەکانی قورئان. ئاەتەکانی قورئان پەیامی خوا جەل جەلالوه زۆر گرنگە بۆ ئێمە. خوا جەل جەلالوه لە زۆر شوێنە، پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە زۆر جێگەیە بەیانی کردووە کە چی پێخۆش. ئەبێ هەموو ئەو شوێنانە ئێمە دەرەکەین. دووهەمینیان ئەفەرمێ ئیمام، ئەفەرمێ بەصیرەة القەلب، چاوڕۆشنی دڵە، وهو النظر بعين الاعتبار، أو بتشابي اعتبار سيرك، وهذا الأخير عسير عزيز. أمي دوميان زوزو ناراحة زحمة، زور ناراحتك إنسان بيت بدل بدوزته خوا شي بيخوش شي بيناخوش. هل لبر أوش بيغمبران عليهم الصلاة والسلام روانا كراون هاتون. إنسان طبعا لا إمام غزالي أفرمي إنسان أجر كمال عقلي هبه درك بهموش تيجا كمال عقلي هبه. طبعا عقل متفاوت لا إنسان كان هم من أزانين من الله مثلا عقلي كم تردواتر ورده هندك مان كامل بين هندك اس كامل نابه. بيغمبران عليهم الصلاة والسلام هم بإرادة خوا كامل بون. بويا إمام رأي أو ها أفرمي بدوشد إنسان أتوانه بدوزته خوا شي بيخوش شي بيناخوش. هي كميان بهوي قرآن والسمعيات وقرآن والسنة شي تيابه باسي أويكا خوا جل جلاله ئەو شتەی پێ خۆشە ئەبێ نعمەتەکانی لەو شتانە جێبەجێکە، چی پێ ناخۆشە هەر بەیان کراوە. دووهەم دڵی ڕۆشن، ئەو دڵی کە زۆر ڕەبتی لەگەڵ خوا بەهێز بێ، ئەو چاوەی دڵ کە کرابێتەوە وردە وردە خۆی دەرکەکا بەوەی کە خوا جل جلاله چی پێ خۆشە و چی پێ ناخۆشە. ئەفەرمێ ئەمەیان زۆر ناڕەحەتە کە ئینسان بێت دەرکی ئەمە بکات، هەموو ئەحکامەکان بە دڵ بدۆزێتەوە، زۆر زەحمەتە. بۆیە ئەبێ بگەڕێت تەحەڕیکە بەناو شەریعەتی خوایە. ئەم شەریعەتی خوا چی تیا بوو لە شوێنێکە کە باسی ئەوەیە کرد کە خوا ئەم شتەی پێخۆشە، ئەبێ نعمەتەکە لەو شتا جێبەجێک.
بۆ نمونە باسی چاو کراوە لەکوێ بەکاری بێنێ لەکوێ بەکاری نێنێ ئەبێ لە شوێنی خۆیان بەکاری بێنێ ئەفەرمێ سیرکردنیش بە چاوی عەتیبارۆ بۆ پندوەرگرتن بەڕاستی ئینسان ئەبێ سیر کرد لە کەونە چاوی دڵی کاتەوە حکمەتەکانی خوا بدۆزێتەوە شتێک نییە لە مەخلوقاتانەی سەرزەوی کە دروست بوو بێ ئێمە یعنی نەتوانین حکمەتەکەی بدۆزینەوە ئەبێ بگەڕێن چاو بکەینەوە بە دوای حکەمی خۆیان بگەڕێن ئایا حکمەتەکانی خوا جەل جەلالوه کە بە چاو ئەگەڕێن ئەیدۆزینەوە لە هەموو مەخلوقاتێکە هەیە بەڵێ لە هەرچی مەخلوقاتی خۆیان هەیە وجودی هەیە والله خوا جل جلاله شتێکی لەم عالم و کەونا دروست نەکردو ئیلا حکمت و دانایەتێکی تێیە وەلەناو دانایەتێکەشا مەقسود و مەبەستێک هەیە ئەو مەبەستە لە لای خوا زۆر شیرینە ئەبێ ئینسان بەدوای ئەو مەبەستانەی خۆیان بگەڕێ حکمەتەکانی خوا لەسەر زەویە هەندێکیان ئاشکرا و دیارن هەندێکیان شاراون ئاشکراکان بۆ نمونەتەوە سەیرەکەی خۆرێک بەم گەورەیە و بەم جوانێ دروست بووە حکمەتە ئاشکراکانی دیارە لە ئێمە ئەبینین دنیامان بۆ ڕووناک ئەکاتەوە کاتێکیش ئاوا ئەبێ دنیامان لە تاریکە بێ بۆ ئێمە ئیسراحەت کەین شەو و ڕۆژ بۆ ئێمە دیاری ئەکا لە ڕۆژە بڕۆ کار و کەسابەتی خۆت کە لە شەوە ئارام گرە و لە شوێنی خۆتە ئیسراحەت کە کاتێک کە ئێمە ئەمە ئەبینین ئەم حرەکەی خۆر ئەبینین ئەم حکمەتە ظاهریەمان بۆ دەرەکێ بەڵام ئایا بەس ئەم حکمەتە هەیە چەندین حکمەتی تر هەیە لە جوڵە و حرەکەی خۆرە کە ئەبێتە سەوی بارانبارین کە تیشکی خۆر ئەدا لە زەریاکان و ئاوەکەی بەرزە بێتەوە و هەڵمەکەی بەرزە بێتەوە و جارێکتر ئەبارێتەوە و زەوی بە تەڕ و پاراوی ئەمێنێتەوە و غەیری ئەمە حکەمی تر زۆر زۆر لەناو خۆرە هەن بەڵام ئەوانیان حکەمی خەفین ئەمە حکەمە ئاشکراکان کە ئێمە هەموو کەسێکی سادەش ئەمە ئەبینێ هیچ کەسێکیش توانای ئەوەی نیە تەغییرێک لە یەکێک لەو حکمەتانە بکە کە خوا دروستی کردووە بڕیاری داوە ئەی خۆر لە ڕۆژە ڕووناک کەرەوە لە شەوە تاریک بە ون ببە لە پێشچاویان سوچێک نامێنێ کونجوڕێک نامێنێ ئەم خۆرە ڕووناکی نەکاتەوە ئەویش هەمووی بە حکمەتێکی گەورەی ئیلاهی و بە چاوی سەر ئێمە ئەیان بینین ئەی باشە ئەم هەموو ئەستێرە حکمەتەکەی چییە ئێمە نازانین حکمەتەکانی ئەستێرە چی ئەزانین حکمەتێکی جوانمان بۆ دەرەکەوە ئەزانین جوانیەک لە ئاسمانە دروست بووە بەڵام وردەکاری حکمەتەکانی ئەمە پەنهانی حکمەتەکانی ئەمە نازانین دەی ذەڕەیەک نییە لە جیهانە ئیلا حکمەتێکی خوای تێیە و دانایەتی ئەوی تێیە پارچەیە لە لاشەی هیچ جۆرێک لە ئاژەڵەکان نییە ئیلا حکمەتێکی تێیە هەیانە حکمەتەکەی ئاشکرایە ئەبینی چاو بۆ بینینە دەست بۆ کارکردنە قاچ بۆ ڕۆشتنە بەڵام زۆرێک ئەعضای باڵینی ئینسان هەن ئینسان تا ئێستا دەرکی نەکردووە طبعاً علم ئێستا بە هەموو حساباتێکی ئەمە زۆر دقیق ڕۆشتووە و زۆر شتێکی کەشف کردووە بەڵام زۆری ماوە ئەعضا باڵینەکانی ئینسان ئایا گورچیلەکانی ئایا سپڵی ئایا زراوی ئایا ئەو ڕەگانەی کەوا بەلاشەیە تێپەڕیون کولی حکمەتەکانی ئەمانەمان بۆ دەرناکەوێت یعنی ئەمە ئەگەر ئینسان ئێستا بێنین سوورەتێکی ئینسان بەس دەمارەکانی ئینسان سیرکەین باش ئەم هەموو دەمارە بۆ لە ئینسانەوە ڕۆشتووە نەئەکرا یەک دەمار بێت و هەمووی تەوزیعکە حکمەتی زۆری ئەم دەمارانە ئێمە تێناگەین علمی ئێمە پێی نەگەیشتووە ئەوە حکەمی خەفی خوایە ممکنە ڕۆژێ لە ڕۆژان ئینسانیەت ئەوەندە چاوی دڵی بکرێتەوە علم ئەوەندە بڕۆ ئەمانەش ببینێ بەڵام زۆر کات ئەمانە نەبینراون نازانین ئایا ئەم پەنجەیە ئەکرا بە دوو حەڕەکە کارەکەی بکە ئایا بۆچی خوای گەورە وهای کردو چوار حەڕەکەی تیابێ خۆ ئەکرا بە سیانیش بکرێ ئەمانە کۆمەڵی حکەمن بەس خواجل طبعاً جەماڵێک ئەبینین ئێمە لەم حەڕەکەتە لە غەیری جەماڵەکە چۆن ئەستێرەکە جەماڵە بینین شتێکی تر نابینین وردەکاریەکە حکمت و دانایەتەکەی خواجل لە جەلالوو بە قوڵی ناخوێنینەوە نایزانین اینجا دەمارەکانی ئینسان بۆ بڕێکیان زۆر ئەستورن بۆ بڕێکیان زۆر تەنکن ئەمە هەموو کەسێک ناتوانێت دەرەک بەمەکە ئللا خەڵکی کەمێک لەمە دەرەک پێ ئەکەن ئەوی تری هەمووی لە علمی خوایە جل جەلالوو ئەبێ جوهدکەن ئینسانەکان ئەفەرمێ هەر کەسێک سوچێک لە سوچەکانی علمی تۆکمە کرد حکمەتێکی زیاتری بۆ دەرەکە دەی ئینسان مەسەلەن هەمووان ئەزانین خوا جل جەلالوو ئەم دەسەی بەم وردەکاری و بەم حکەمە زۆرەوە بە ئێمە عەتا کردووە باشە من لەکوێ ئەم دەستە دانم چی پێ بکەم چاو چی پێ بکەم گوێکان چیان پێ بکەم
ئەمە شکری نعمەتی خۆیە کە بزانی لە شوێنی خۆیان جێبەجێکی. تەسەوور کە ئینسان جاری وایە یەک دەماری بچووکی شوێنێکی ئەگیرێ پەنجەیەکی لە کارەکە. ئەلەم فترەیە دۆستێکم بینی چاوێکی یەک دەماری بچووکی وەستاوە، چاوەکە هیچ کێشەی نییە، هەموو شتێک ئەبینێ، بەڵام ئەم پێڵۆی چاویەتە خوارەوە بەرز نابێت، ئەوێ بەدەست بەرزی کات، هەرچی ئەکا بەرز نابێت. یعنی بیرکەرەوە یەک دەماری زۆر بەسیط وە چارەسەریشی نییە، هەرچی هەوڵە ئەدرێ محاوەلاتەکرێ چەند وڵات گەڕاوە حەلی نییە، چاوێکی داخراوە، چاوەکەش هیچ کێشەیەکی نییە و عیبێکی نییە. کەسێک تر چاوەکەی کزە بێت، کەسێک تر نزیکبینە بێ، کەسێک تر دووربینە بێ، تۆ بیرکەنەوە وەڵڵاهی ئینسان سبحان الله کە بەسەر زەویە ئەڕوا. من هەندێک جار خۆم ئەچمە بازار کە سەیرەکەم، هەندێک کەس ئەبینم توانای هەیە عەلاقەی قورسی هەڵگرتووە، کەسێک تر ئەبینم عەلاقەیەکی سووکیشی هەڵگرتووە زۆر ماندووە، کەسێک تر ئەبینم هەر هیچی پێ هەڵناگیرە خۆی بە چ حاڵێ ئەچێ بەڕێوە، کەسێک تر ئەبینم گەنجە و جوانە تازە سەرەتای گەمەکردنێتی لە ژیانە زۆر بە سەریعی لەناو بازار و گورج و گۆڵ ئەڕۆ. سێرەکەم ئەمە سوورڕێکە هەمومان پێ ئەتێ ئەپەڕین، ئەمەی کە زۆر بەهێزە ئەگاتە ئاستی ئەم لاوازە. ئەگەر عمر باقی بێ و عمری هەبێت، بۆیە ئینسان بەڕاستی کاتێک کە سەیری ئەمە ئەکات ئەبێ بزانێ ئەم نعمەتانەی خوا لەکوێ بەکارێن. ناکرێ خوایە ئەم نعمەتی جوانی چاوەی بە تۆ عەتا کردووە تۆ نەزانی لەکوێ سەرفیک، ئەم زمانە جوانەی بە تۆ عەتا کردووە لە شتێکا بەکاری بێنی کە خوا پێی ناخۆش. ئەزان جاری وایە ئینسان سبحان الله لە زمانی ئەزانی چ زەرێک ئەدا. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ زەمانەتی نێوان دوودانەکان لێوەکانتانم بۆ بکەن، بۆی زەمانەتی بەهەشتان بۆ بکەم. ئەکرێ ئینسان لە ماڵەوە قسەی زۆر خۆش و شیرین بێ، ئەکرێ قسەی زۆر ڕق و تاڵ بێ، ئەکرێ لەگەڵ ڕەفیقەکانیە زۆر قسەی جوان و ئارام بکە، ئەکرێ زۆر قسەی ناشیرن و بێکەڵک و بێتامیش بکە. مهم هەر نعمەتی لەم نعمەتانە ئەم نعمەتی زمانت لە شوێنی خۆیان بەکارهێنا زۆر بە ئاسایی لە شوێنەکە بەکارهێنا کە مەحەبەتی خوای تیا بوو وەڵڵاهی شکری زمانت کردووە. ئەگەر لە شوێنەکە بەکارهێنا کە خوا پێی ناخۆش بوو ئەوە کوفرانەی خوات کردووە، ئەم نعمەتی جوانی زمانەی کە خوا پێی عەتا کردووە سوپاسە نەکردو. جاری وە هێژن و مێردێکیان فرمێسێک بەچەوانە ئێتە خوارەوە ماوەسا مناڵەکەمان زمان ناگرێ، دنیایان لێ هاتوێتەوە یەک، تۆ زمانت گرتووە، تۆ توانیتە قسە بکەی، توانیتە وشە دەربڕی. ئەزانی جاری وا هەیە مرۆڤ ئەگەر یەک وشەی پێ دەرنەبڕێ، یەک حرفێ پێ دەرنەبڕێ، ئەزانی چۆن لاتەبی بۆ ئەو وشەیە، بۆ ئەو حرفە، بۆ ئەو پیتەکە لە زمانە دەرچێت. جاری وایە وشەیەکت لێ ئەگیرێ، ئەزانی چەند مانوو ئەبی، چەند دکتۆرەکەی بەس ئەو وشەیە بێتەوە شوێنی خۆی، بەس بتوانی بەڕێک پێی بێڵێ. دۆستێکە بوو وشەی هەمزە بە زەحمەت ئەی پێ ئەوترە، زۆر مانووە بوو. هەندێک جار ئاگام لێ بوو تەریقە بۆەوە تون ئەگەر دۆشەکەیەک شتێک لە پەنایە بووە تون بەدەستی ئەیگرت هەتاوەکو بتوانێ ئەو کەلیمەیە بڵێ. دەتۆ بیرکەرەوە خوای گەورە ئەم نعمەتە جوانەی پێ عەتا کردووی بۆی لە خەیرە بەکاری بێن. ئەم زمانە بۆ درۆ، بۆ غەیبەت، بۆ بوهتان، بۆ جوێن، بۆ ئەمانە نەکراوە. ئەمانە هەمووی مەعاسین و خوای گەورە لێت عەجزە بێ، ئەو کاتە شکرانەی زمانت نەکردووە، سوپاسی زمانت نەکردووە. چاوت بە هەمان شێواز، دەستت بە هەمان شێواز، دڵێ هەموو مەعیدە و ڕیخۆڵەی تۆ هەمووی ئەبێ حەڵاڵی تێ بکەی، ئەبێ بزانی هەر شتە لە شوێنی خۆیان جێبەجێ بکەیت و لە شوێنی خۆیان دابنی. ئەفەرمێ خوای گەورە بەهۆی چاو و خۆرەوە وهای کردو ئێمە ببینین جوان هەموو نعمەتەکانی، دەی بەخوا ئەبێ بین ئەم چاوەمان لە نەفعی دین و دنیا سەرف بکەین. ئەم چاوی تەنها بۆ ئەوە نەداوە تەنها عەبدایەتی پێ بکەی، بێ نوێژی پێ بکەی، با بڵێن عەبدایەتی ئەمەی ئاشکرا، لە معاملات و لە هەموو شتێکە ئەم چاوت لە خەیرە بەکاربێن. دەستەکانت بە هەمان شێواز، زمانە بە هەمان شێواز، دڵێ بە هەمان شێواز. دەی خوای گەورە ئەم مەخلوقاتانەی دروست کردووە و دنیای دروست کردووە، ئەسبابەکانی هەمووی ئەو دروستی کردووە. واللهی هەمووی بۆ ئەمە دروست کردووە کە بگەیتە لای خوا جەل جەلالوه. دە بەخوا ناگەینە لای خوا ئیلا بە خۆشەویستی خوا نەبێ. بەوە ئەگەینە لای خوا کە لەم دنیا ئونس بەخوا بگرین و هاوڵایەتی لەگەڵا بکەین، واز بێنین لە غڕوری دنیا. واللهی ئونس لەگەڵ خوایە دروست نابێ ئیلا بە دەوامی ذکر نەبێ، بەردەوام ذکری کە ئەوت لە یاد بێ، لە فکر تا بێ، لە دڵ تا بێ، لە ڕۆح تا بێ.
محبت بۆ ئەو دروست نابێ ئیلا بەهۆی معریفەتێکی زۆر گەورەوە نەبێ کە بەهۆی فکرکردنەوە لەو زۆر بۆ ئینسان دروست ئەبێ. دەی ئینسان ئەمانەشی هەمووی بەدەوامی بەدەنەوە بۆ دروست ئەبێ. کاتێک بۆی دروست ئەبێ زەوی هەبێ، ئاو هەبێ، هەوا هەبێ، هەمووی پێکەوە، ئاسمانەکان، زەوی، هەموو ئەعزای باتینە و زاهرەی ئینسان هەبێ، اینجا فکرێکی کامیلی پێ ئەکرێ. دەی کەوابوو لەناو بەدەنیشا پێویستی بە ڕۆح هەیە، پێویستی بە نەفس هەیە، پێویستی بە دڵ هەیە، پێویستی بە نەفسێکی مطمئنە هەیە بگەڕێتەوە لای خوا جل جلاله. دەی کە خوا گیان ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، هەموو ئەم کەون و کائیناتی بۆ تۆ خەلق کردووە، دە تۆشی بۆ عەبدایەتی خەلق کردووە. بیرکەرەوە ئەگەر مرۆڤ نەبوایە خۆریش نەئەو، کابوو خۆر لە پێناوی تۆیە دروست کرا. ئەگەر مرۆڤ نەبوایە ئاویش نەئەو، ئەو لە پێناوی تۆیە دروست کرا. ئەگەر مرۆڤ نەبوایە هەواش نەئەبوو، کابوو هەمووی لە پێناوی تۆیە دروست کرا. تەشبیه نەبێت مارێک لە ناو هێلکەیەکە کاتێک وردە وردە ئەم هێلکەیە ئەتروکێ و ئەم مارەیەتە دەرەوە، کە ئەنەما پێش ئەوەی دروست بێت لە ناو ئەم هێلکەیە هەموو شتێکی ژیانی بینراوە کە چی ئەخوا، پێویستی بەجە جۆرە هەوایەک هەیە، پێویستی بە چ ژینگەیەک هەیە. یعنی دیقەت بدە سبحان الله، هەر ژینگەیەک جۆرێشتی تایە. هەستەکەی ئێستا مارێک کە لای ئێمە هەیە لە وڵاتێکی تر ئەو مارە نییە. ئەم شوێنە چی پێویستە خوا ئەویانی تیادا ئەنێ. ئەو جۆرە لەوە ئەچێ پێویستی بە جۆرە شێر بێت، جۆرێک لەو شێرەی تیادا ئەنێ، پێویستی بە جۆرێک تەیر بێت، جۆرێک لەو تەیرەی تیادا ئەنێ. بێحکمەت نییە لە کوردستانی خۆمانە ئەبینی ئەم هەموو چۆلەکەی هەیە، لەوە چێ وڵاتی وا هەبێت چۆلەکەی لەمانە دەست نەکەوێت، زۆر جوان بێ بەلایەنەوە، چۆن ئێستا ئێمە هەندێک تەیرمان بەلاوە زۆر جوان. دەی ئەم مارە هەموو سوورەکانی ژیانی لەو دەقیقەی لە هێلکەکەیەتە دەرەوە هەتا ئەو دەقەی کۆتایی پێت، هەر هەمووی کە ئەنەما نەخشە ڕێگای بۆ کراوە. جۆری ئەو زەهرەی کە پێی دراوە بۆ ئەو منتیقەیە مناسبەی هەیە کە پێی دراوە، جۆری دارەکانی، جۆری خواردنی، هێز و توانای ڕێگەکانی، ئەو ئازایەتی کە هەیەی، سورعەتەکەی کە هەیەی، هەمووی بە ئەندازی خۆی پێدراوە، چونکە مارەکان وەکو یەک نین، هەمویان مختلفن. دەی دیقەت بە وەڵڵاهی ئینسانیش پێش ئەوەی خەلق بێ کە ئەنەما بیئەکەی بۆ دروست کراوە، جەوەکەی بۆ دروست کراوە، سەر زەوی بۆ ئەو دروست کراوە، کەون و کائینات هەموو لە پێناوی ئەوایە. دەی وەرە ئەم ئینسانە لە پێناو چییە ئەوە بۆ جوانی خەلق کراوە، ئەم هەموو شتەی بۆ خەلق کراوە، تەنها لە پێناوی عیبادەتی خوایە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. دەی وەڵڵاهی ئینسان هەر کاتێ شتێ لە شتەکانی خۆی لە غەیری تاعەتی خوایە سەرفکە، کوفرانە بژێری نیعمەتەکانی خوای کردو و شکرانە بژێری نەکردووە. ئەوەش چۆن ئەبێ ئەو کاتێکەوە هەنگاوی نابەرەو عیسیانی خوا بەو نیعمەتانی خوا پێداوە، کوفرانەی خوای کردو جل جلاله. ئەفەرمێ نمونەیەکت بۆ بێنمەوە لەسەر نیعمەتە نهێنیەکان، ئەویش بریتێ لە نیعمەتی دراو. طبعا ئینسانیەت خوای گەورە ئاڵتون و زیوی پێ عەتا کردون بۆی بیکەنە دراوی خۆیان. دیقەت بدە ئەگەر ئینسانێک زەعفەرانی زۆر بێ، کەسێکی تری ئەسپێکی هەبێ، ئەم ئینسانە پێویستی بە ئەسپە، ئەویش پێویستی بە زەعفەرانە. بەڵام چەندێک ئەندازی چەندێک زەعفەران بدەین لە ئاستی ئەسپێکە نازانین. بۆیە خوای گەورە خەڵقی ئینسانیەت، عەقڵی ئینسانیەت، فکری ئینسانیەت هێناوەتە سەر دراو کە بتوانێت شتێک پێکەوە ئاڵوگۆڕکەن. ئەویان بە پارەیەک حیسابەکرێ، ئەمیشیان بە پارەیە و نەقدێک حیسابەکرێ، لە بەرامبەر ئەم دوانە ئەتوان هەردووک ئیسفادە لە شتەکان یەکترکەن. چونکە هەموو ئینسانێک ناتوانێت هەموو شتێ دابینکا بۆ خۆی، پێویستی بە شتێک هەیە شتەکانی خۆی پێ بکڕێت. هەموو ئینسانێک ناتوانێت ئاسنگەریش بێ و دارتاشیش بێ و خەیاڵیش بێ و جل دروستکەریش بێت و خواردن دروستکەریش بێت و خۆشی فەلاح بێت و خۆشی ئاژەڵ بەخێوکە، هەرچی کارەکانی ژیانتی ناتوانێت هەر هەمووی بکە. ئێمە هەمومان پێکەوە الئینسان مەدەنی بالطبع، هەمومان پێکەوە کارەکان یەکتر تەواو ئەکەین. خوا دراو عەقڵی پێدان کە بە دراو هەموو کارەکانمان جێبەجێکە. دەی ئەگەر ئینسان لە دوورەوە سەیری دراوکە، ئەڵێ تەنها ئەمە شتێکە
بەردێکە دانراوە بۆ جوانی چکە ئاڵتون کە ئەنەما جوانیەکە زیویش جوانیەکە بەڵام سەیری خەفایەکە ئەکەی سیرەکەی هەرچی شتی ئاڵ و گۆڕکراوە هەیە لەسەر زەویە هەمووی بەهۆی ئاڵتون و زیوە ئەکرێ هەتا ئەمڕۆژ لە سەرەتای ئینسانێتەوە تا ئەمڕۆ دەی حکمەتە خەفیەکەی بریتە لەو ئاڵ و گۆڕە بەهێزەیکەوە کاری هەموو ئینسانیت نەوەستاوە حتا ئەگەر بین ورتری کەینەوە ئەڵێن قیمەت کاتێک کە دانراوە بۆ ئەوەی ئینسان پارێزراوە بێ بۆی ئینسان نەمرێت پێویستی بە هەر چی بوو دەسیوە بە حاجەی بە هەر شتێ بوو دەسیەوە بە دەی لەوەش ورتر ئەی ئینسان تۆ ئەمەت پێدراوە خوای گەورە ئەم نیعمەتی دراوی پێداوی لە پێناو ئەوە کە تۆ عەبدایەتی بکەیت جا بزانە هەرچی هەیە لەسەر زەویە لە پێناوی تۆش لە پێناوی عیبادەتە دەی کاتێک کە تۆ ئەم حکمەتانە و ئەم نیعمەتە جوانانە دزانی حکمەتەکان لێدور بووە مەقسوود تێگەیشتی ئیتر تۆ نابێت کوفرانەی خوا بکەی جەل جەلالوه بەم دراوانەی کە پێت دراوە نابێت لە حرامە سەرفیکەی نابێت کۆی کەیتەوە عاتڵیکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ ماڵەکانتان ڕامەگرن بۆی سەدەقە بیخوا وتارێکم داوە لەسەر مەسەلەی اقتصادی ئینسانی مسلمان چۆن مسلمان گەشە ئەکا لە ڕووی اقتصادیەوە پێم باشە هەموو مسلمانێک گوێی لێ بگرێ چونکە فەردی مسلمان نابێت لە ئاستێکی لاوازە بمێنێتەوە جوولەکە بە دەوڵەمەندی خۆیان توانیان خۆیان دروستکەن و حکومەتی خۆیان دروستکەن شیعە بەهۆی خومسەوە وا شەڕ لەگەڵ نیوەی دنیاکە فکری خۆی بڵاو ئەکاتەوە ئەهلی سونە نابێ هەمیشە دەم کاتەوە بڵێ هەر ئەو تۆزەم بەسە ئەبێ خۆت مانووکەی واجبە لەسەرێ ئەبێ خۆت مانووکەی کارکەی کەسابەتکەی پارە کۆکەیتەوە هەتاوەکو سیقلی تۆش وردەوە دەدروست بێ فەردی مسلمان پێویستی بە ڕێژەیەکی بە قووەتی مادی هەیە لەم ڕۆژە تەملیکی خاص کە بەشێکە لە اقتصادی ئیسلامی لەسەر هەموو کەسێکی مسلمان واجبە کاری بۆ بکە زۆر بە جددی و بە باشی بۆی هەرچی پارە و سەرەت و سامانی جیهانە نەچێتە لای کافر ئەبێ ئینسانی مسلمان جۆت کە هەرچۆنێ ئەگەر کەمێکیشی پچڕی بێ تو ئیشێکی زۆر گەورەت کردووە بۆی ئەفەرمێ پارەکەت مەخەوێنە بیمرێنی زەکات بیخوا بیبەخشە بڕۆ بیخەرە کەسابەتەوە ئیشی لەسەرکە گەورەی کە ڕەسمالەکەت ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بوو بە خەلیفەی مسلمانان لە ناو مەککە و مەدینە یەک کەس نەبوو بە ئەندازی ئەو ئاڵتوونی هەبێ کەس نەبوو یەکێک لە عەشەڕەی مبەشەرەش یەک کەس نەبوو بە ئەندازی ئەو ئاژەڵی هەبێ یەک کەس نەبوو بە ئەندازی ئەو زەوی هەبێ یەک کەس نەبوو بە ئەندازی ئەو خورمای هەبێ یەک کەس نەبوو بە ئەندازی ئەو تیجارەتێکی بەهێزی هەبێ جەنگی ئەکرد لەسەر تیجارەت و بازرگانی خۆی یەکێک بوو لە عەشەڕەی مبەشەرەش دەکەس لەوانەی لە عەشەڕەی مبەشەرە کە دەکەسن شەشیان وەکوایە بڵێ ملیاردێری جیهانی ئەمڕۆ بوو ئەوە ئەوەندە دەوڵەمەند بوون و گرنگ ئەو پارەکە لە دڵیانە نەبێت لە دەستیان نابێت چونکە ئینسانی ئیماندار ئاتۆ دیقەت بدەن پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چوار کەس زۆر ئیشێکی گەوریان کردو بۆ ئەم ئومەتە سەیدەتنا خەدیجە دایکی ئیمانداران لەگەڵ سەیدنا ئەبوبەکر لە ناو مەککەیە دعوەی مەکی بە پارەی ئەم دوانە کراوە لە ناو مەدینەیە بنیاتی دەوڵەت بە پارەی دوو کەسی تر کرا عوثمانی کوڕی عەفان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف بۆیە فەردی مسلمان لە ڕووی مادەوە ئەبێ زۆر بەهێز بێ ئیشی لەسەرکە پارەکەی کۆکاتەوە کاری لەسەرکە زیادی کە یانی تۆ پارەکەت کۆ ئەەکەیتەوە خوا جەل جەلالوه بیخەرە کاسبیەوە لە 125 ساڵانە لە تۆ ئەوێ بیبەخشی ئەویتر هی خۆتە تەملیکی شەخصیە لە اقتصادا بۆیە کەسی مسلمان ئەبێ بیرکاتەوە لە تەملیکی شەخصی و زیادی کە نابێ بوەستێ هەندێک جار ئینسان کە پیر ئەبێ ئەچێتە عومرەوە ئەڵێ تر من کاتی کەسابەتم نەما بەعکسە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم لە پیریشە بازرگانی و تیجارەتیان نەکرد بۆیە کەسی ئیماندار ئەبێ بەردەوام فکرێکی ئەوەی هەبێت جوڵە و حەرەکەی هەبێ کار و باری خۆی و پارەی خۆی ڕۆژانە زیاد کە مانگانە ساڵانە ئەبێ ڕێژەی پارەکەی سەرکەوێ هەتاوەکو بتوانێت دەرەقەتی ئەو وەزع بێت چونکە کافر ئەوێ لە ڕووی اقتصادەوە ئێمە بشکێنێ ئەمە لە جەنگێکی اقتصادی زۆر گەورەن لە عالەمە ئەبێ لە ڕووی اقتصادیشەوە جەنگ لەگەڵ کافر و بێدینان ناکەین بۆیە ئەفەرمێ وەرە ئەم زەکاتەی خۆت دەرکە و خەریک بە کارەکەی خۆت جێبەجێکە بەم نەقدە مەی شارەرەوە ئەوە تۆ شکرانەی خوات کردووە جەل جەلالوه والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم بەڵام ئەگەر هەر کەنزی کەی بیشاریتەوە لە فەرمایشتێکە ئەفەرمێ هەر پارەیە زەکاتی لێدرا کەنز نییە
نابێتە کەنز ئەوەی پارە کۆکاتەوە زەکاتی لێ نەدا ئەبێتە کەنز ئەو کاتە فەبەشیرهو بعەذاب ئەلیم بە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ مژدەی بەرێ بەوەی کە عەذابێکی زۆر بە شیددەت چاوەڕێیەکە کەوابوو لە شوێنی خۆیان ئەوێ بەکاری بێنی کۆکەیتەوە لە شوێنی خۆیان بەکاری بێنی ئەو کەسی قاپ و قاچاق ئەکاتە قاپ و قاچاقی کاتە ئاڵتون و زیو کە نەهی لێکراوە عینەن شکرانەی خۆی نەکردو کوفرانەی خۆی کردو ئەمە بێزەبەت وەکو ئەو وایە کە کەسێکی زۆر خراپ حاکمی وڵات چنین و هەرچی شتە تەسلیمی ئەوی بکە اینجا ئەویش بێت هیچ نەزانێ ئاڵتون و زی و پارچە گۆزە و لەگەڵ با بڵێن مس ئەمانە هەموو لێک نکاتەوە تێکەڵ و پێکەڵی کا بەسەریەکە چۆنە ئەمە شێوازەیە ئەو لە شوێنی ئەودانێ ئەو لە شوێنی ئەودانێ خوا ئەم نعمەتانەی بە تۆ داوە هەر یەکەی لە شوێنی خۆیان دابنێ بزانە چی لێ ئەەکەی چۆن سەرفی ئەەکەی ئەبێ شکری نعمەتی خوا جەل جەلالوه لە هەموو کارەکانمانە بکەین هەموو جوڵەیەکمان لە پێناوی خوا بێ هەموو سکوونەتێکمان لە پێناوی خوایە بێ هەموو قسەیەکمان لە پێناوی خوایە بێ هەموو بێدەنگێکمان لە پێناوی خوایە بێ هەتا وەکو بتوانین شاکری خوا بین ئەگەر ئەمانە نەکەین ئێمە نعمەتەکانمان لە شوێنی خۆی دانانا و کوفرانەی خوامان کردووە دەی هەردوو دەسەکانت لە شوێنی خۆیان جێبەجێکە بزانە هێزی دەسەکانت بۆ ئەوەیە کە چاکەکاری پێ بکەیت بزانە کە خوای گەورە شتانێکی ڕژانوە بەسەر دەستی ڕاستە دەستی ڕاست بەعام بەهێزترە ئەم هێزە کە دایەتی بە دەستی ڕاست کاری پێ ئەبێ کارەکانی جێبەجێکە لە شوێنی خۆیان دەستی چەپیش بە هەمان شێواز کۆمەڵی نعەمی تری پێداوە ئەبێ لە شوێنی خۆیان جێبەجێیان کە خاچەکانیش بە هەمان شێواز دەی هەر چۆن دارێک بنێژی بۆ حاجەیەکی و بۆ پێویستێکی خۆت ئەفەرمێ وەکو وهایە تۆ دار بنێژی بۆ ئەوی ڕێگری لە خەڵکی خۆی دارناشتن بۆ چاکێ بەڵام کەسێ بێ لە ناوەڕاستی جادەیەکە دەستکا بە دارناشتن لێ قبوڵەکرێ قبوڵ ناکرێت خۆ دارەکە ئیشەکە باش بەڵام لە شوێنی خۆیان جێبەجێ نەکرد ئێمەش دەستی ڕاست کۆمەڵی ئەرکی هەیە دەستی چەپ کۆمەڵی ئەرک قاچی ڕاست کۆمەڵی ئەرک قاچی چەپ کۆمەڵی ئەرک چاوەکانمان کۆمەڵی ئەرک زمانمان ئەرک بۆنمان ئەرک گوێمان ئەرک بیستنمان بین هەمووی ئەرک هەیە ئەرکەکان لە شوێنی خۆیان جێبەجێکە نیعمەتەکان لە شوێنی خۆیان جێبەجێکە مەحەبەتی خوا بەدەست بێنە شکرانەی خوات بەدەستێنە دەیکەوا بوو بۆ شکرانە بژێری خوا جەل جەلالوه ئێمە پێویستمان بەوەیە خۆشەویستیەکانی خوا بدۆزینەوە بزانین چی پێخۆش هەرچی ئەو پێخۆش بوو جێبەجێکەین ئەو نیعمەتانە پێداوین لەوا سەرفیکەین هەرچی پێ ناخۆش بوو دوورکەوینەوە لێ هەتاوەکو نەچینە ڕیزی ئەوانەی کوفرانەی خواکەن ئەگەر هاتو شکرانە بژێری خوامان کرد ئەزان چەند سەرمان بەرزە بێت لای خوا جەل جەلالوه وەرە عەبدێک لە عەبدەکان خوای گەورە بانگی کە لە ڕۆژی قیامەتە پێ بڵێ عەبد زمانم پێداوی زمان ئادەی شکری زمانەکەی منت کردووە چەند شیرینە سەر بەرزکاتەوە خوایە ئەم زمانم لە گوناهێکا بەکار نهێنا ئەم زمانم لە گوناهێکا بەکار نهێناوە تر شکرانەی کردووە ئەم کەس ئەی چەند شەرمەزارە بین کاتێک کە زمانەکەمان لە خراپە و لە ئەنواع کوفرانەی خوایە جێبەجێ کردوێ و خوای گیان وەڵاهی زمانەکەمان لە جێگەی خۆیان بەکار نهێنا ئەی من پێم عەتا نەکردی هەموو دنیا کۆ بووەتە زمانی بە تۆ نەئەدا قسەی بە تۆ نەئەدا من پێم دای لە چیا سەرفت کرد ئەی عەبد پێویستمان بە شکرانە بژێریکی گەورەیە دڵمان شکری خواکە زمانمان شکری خواکە کردەوەکانمان شکری خواکەن کردەوەکانیشمان بەوە ئەبێت کە هەرچی خوا پێخۆشە کردەوەکان لە شوێنی خۆیان و لە وەزیفەی خۆیان جێبەجێکەین خوای گیان ئێمەی گونەهبار لە ناو یەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە لە خزمەت وتەی پیاوێکی زۆر گەورە کۆبووینەوە لە میحراب و منبەرێکی نورینی جوانە کۆبووینەوە خوای گیان هانای زەعیفی و زەلیلی خۆمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە دەی خوای گیان لەسەر جەم گوناهەکانمان ببوورە بمان گێڕە لەو عەبدانەی شکرانە بژێری تۆ ئەکەن خوای نعمەتی زۆرت پێ عەتا کردوین ئەوەی ئاشکرایە و ئەوەی نهێنی ئەوەی ئەیزانین و ئەوەی نایزانین خوایە بە دڵ سوپاسی هەموو نعمەتێکی تۆ ئەکەن بەسەرمانەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان
بمان گێڕە لەو عەبدانەی زمانیان دڵیان فکریان جەستەیان کردەوەیان هەمووی لە شکرانە بژێری تۆیە سەرفەکەن یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهبارین، گوناهی زۆرمان کردووە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە، تەوەسول ئەکەین بەم ڕۆژە گەورە. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆ پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمە و دوای ئەیکەین عەفومان کە، گوناهێ بە ئاشکر ئەکردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە، گوناهێ گەورەیە و بەسەر شان و کۆڵمانەوە عەفومان کە، گوناهێ سەغیرەیە و دەرکمان پێ نەکردو عەفومان کە. پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە گوناهانێک کە کردمان و زانیمان. خوای گیان داوای لێبوردن لێ ئەکەین لە کردەوانێک کردمان و نەمانزانی، هەڵانێک بەرزمان کردەوە و نەمانزانی. خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، بەرەکەت بخەرە عومرمانەوە، بەرەکەت بخەرە ژیانمانەوە، بەرەکەت بخەرە مردنمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بەرەکەت بخەرە ناو مناڵمانەوە، بەرەکەت بخەرە ناو خێزانمانەوە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. خوای گیان بەرەکەت بخەرە ناو عیبادەتەکانمانەوە، خۆت بۆمان گەورەکە، خۆت بۆمان پەروەردەکە عیبادەتەکان یا ئەکرەم الئەکرەمین. ئەی پەروەردگارە ئێمە لە ڕۆژێکی زۆر مبارەکە لەبەر خاتی تۆ هاتینە ناو ماڵێک لە ماڵەکانی تۆ. دەیا ڕەبی ئیلاهی ئەم دانیشتەمان لە ڕۆژی قیامەتا بیکەرە مایە ڕفعەت و سەربەرزیمان یا ئەکرەم الئەکرەمین. لە گۆڕەکانمانە بیکەرە نور و ڕووناکیمان یا ئەکرەم الئەکرەمین. لە ژیانمانە بیکەرە بەرەکەت و بەسەر خۆمان و شارمانە بیبارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر لە ناڕەحەتیایە. خوایە هانامان بۆ لای تۆ هێناوە یا ئیلاهی بەزەی خۆت کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەم ئومەتە ببارێنە، نەسرەت بۆ ئەم ئومەتە بگێڕەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ڕزقی حەڵالمان زیاد کە، تو گەورەی خۆت بازاڕەکانمان پڕ بەرەکەت کە، زەوی و زارمان پڕ بەرەکەت کە، دەغڵودانمان پڕ بەرەکەت کە، ئاژەڵ و گیاندارەکانمان پڕ بەرەکەت کە. یا ڕەبی خوای گیان کانیاوەکانمان پڕ بەرەکەت کە، بیرەکانمان پڕ بەرەکەت کە. خوای ڕزق و ڕۆزی حەڵالمان زیاد کە، خوای ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە حەرام بمان پارێزە لە هەموو شتێکە. خوای سپاردە لای تۆ زایە نابێەوە، خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای بمان کەرە خزمەتکاری ڕاستەقینەی ئەم دینە. خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی باو و باپیرمان ببورە. پەروەردگارە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە. پەروەردگارە لە گوناهی براو خوشەکانمان ببورە، لە گوناهی دراوسێکانمان ببورە. پەروەردگارە لە گوناهی ئەهلی مزگەوتەکانمان ببورە. یا ڕەبی خوای لە گوناهی ئەهلی شارەکەمان ببورە، خوای لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە. هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە. خوایە مافمان بەسەر هەر کەسەوە هەیە لە گوناهی ببورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەس خزمەتێ بەم دینەی تۆ ئەکا، خوایە لە گوناهی ببورە، خوایە لە گوناهی گەنجی ئەم وڵاتەمان ببورە، هیدایەتی گەنجەکانمان بدە، هیدایەتی ئافرەتەکانمان بدە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ، ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین، عاقبەتمان سپاردەی تۆ ئەکەین. بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خوای بمان گێڕە لەو عەبدانێ عاقبەتیان زۆر خەیرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین ئێمە حاجەمان زۆر زۆر لەم ژیانە. خوایە هەمومان محتاجی دەوڵەمەندی تۆین، خوایە هەمومان فەقیری دەوڵەمەندی تۆین، هەمومان زەلیلی عەزیزی تۆین. خوایە داواکانمان بۆ تۆ بەرزەکەینەوە، تۆ پێمان عەتاکە، تو گەورەی خۆت ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. پەروەردگارە ئەومان کەم و کوڕێکی ژیانی هەیە بۆی چارەسەرکە. ئەومان نەئارامی لە دڵیا هەیە، دڵی ئارامکە. ئەومان نەئارامی لە ماڵیا هەیە، ماڵی ئاسایش و ئارامکە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمی خۆت، بە کەڕەمی خۆت هەرچیمان ئەوێ پێمان عەتاکە. خوایە زەلیلی دەستی ئینسانەکانمان مەکە، زەلیلی دەستی نامەردمان مەکە، زەلیلی دەستی زاڵمانمان مەکە. خوایە هیدایەتمان بدە، خوایە هیدایەتمان بدە، لەسەر ئەم ڕاستە شەقامە بمان ژیانە، خوایە لەسەر ئەم ڕاستە شەقامە بمان مرێنە. تو گەورەی خۆت بە ئومەتی ڕەسوڵ الله حیسابمان کە. خوای گیان لەم ڕۆژە مبارەکە سڵاومان ئەگەینە حەزەتی موسا، خوای سڵاوی ئێمە پێ بگەێنە.
پەروەردگارە سڵاو ئەگەیەنە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم سڵاوی ئێمە پێ بگەیەنە یەکێک ناومان لە خزمەتی محەممەد المصطفى عليه الصلاة والسلام بهێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خوایگیان بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی حکمەتی مەخلوقاتت بە ئەندازەی جوانی ناو مەخلوقاتت صلوات بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێ بگەیەنە آمین آمین والحمد لله رب العالمين